عزیزان دەچینە لای تەوەڕەکانمان میوانەکەمان لێ ڕامادەیە گفتوگۆکەین سەبارەت بوو بابەتی کامادەمان کردووە دوێنێ ئاگادار بووین تەرمی 16 کۆچبەر گەڕێنرایەوە هەرێمی کوردستان بۆ ڕۆماڵی ئەم بابەتە تەنها کۆمەڵێک کەناڵی ڕاگەاندن دەیانتوانی ڕۆماڵی ئەم بابەتە بکەن کێکێک بوو لە بابەتە گرنگەکان بۆ هەرێمی کوردستان بەشێک لە کەناڵەکان لەم بابەتە بێبەشکران نیانتوانی بە شێوازێکی باش بۆ شێوازێکی خۆیان دانوێست ئەو ئامادەکاریان بۆ کرد بۆ بتوانن ڕۆماڵی بابەتەکە بکەن ئەمە نمونەیەکە لەو نمونانی کە هەمیشە دێتە پێش بۆ ڕاگەاندنکاران و بۆ ڕۆژنامەنووسان و بۆ کەناڵەکانی ڕاگەاندن کە هەندێک جار بێبەش دەکرێن لە بابەتەکان و ئاسەنگی دێتە بەردەمیان ئێمە ئەمڕۆ باز لە ئاستەنگەکانی بەردەم کاری ڕۆژنامەنووسی دەکەین لە هەرێمی کوردستاندا بە میوانداری دیاری حاجی محەممەد بەرپرسی یاخود بەڕێوەبەری سەنتەری میترۆ بۆ داکوکردن لە مافی ڕۆژنامەنووسان کاک دیاری زۆر بەخێربی بەخێرات کاک دیاری باش بەخێربی کاک دیاری بڕواناکەم کەسێک بەقەدەر ئێوە لە هەرێمی کوردستاندا ئاگاداری دۆخی ڕۆژنامەنووسان بێ ئەو ئامارانی کە ئێوە دێتە بەردەستی ئەوە ئەو بەدواداچوونانی دێتە بەردەستیەوە حتمما زۆر ورد و پوختن کە دەکری هەمومان پشتی پێ بەستین بەپێی ئەو بابەتانی کە لە بەردەستیەوە ئامارانی کە لە بەردەستیەوە هەیە دۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا چۆنە کاری ڕاگەاندن چۆن تێدەپەڕێ بەڵێ دووبارە سوپاس بۆ بەڕێستان و بەیانی هەموو بینەران باش دیارە لە جیهاندانی کۆمەڵێک پێوەەر هەیە بۆ ئەوەی تەقیمی دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی بکرێت لە وڵاتان و لە گرنگترین ئەو پێوەرانە بوونی یاسایە و دەستکەوتنی زانیاریە و سەروەری یاسایە دیارە ئەمانە لە شێوەیەک لە شێوەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی شکلی بوونی هەیە یاسایەکەی کە تایبەتە بەکاری ڕۆژنامەنووسی یاسایەکەی بگەێت کە تایبەتە بە پێدانی زانیاری بۆ ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان و لە هەمان کاتیشە دادگاکان بە شێوەیەک لە شێوەکان ئیدعای سەربەخۆ بوونەکەن بەڵام ملاحەزاتی زۆر هەیە ینی وەکو ئەو وایە کە لە دوورەوە وەکو وێنەی وایە کە لە دوور و تەماشایەکی وێنێکی جوانە بەڵام کاتێک نزیکە بیتەوە کۆمەڵێک مەشاکیل و کێش و گرفتی هەیە و دیارە ئێمە سەر ڕایبوونی یاسایە کە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراوە سەر ڕایبوونی ئەو یاسای بەڵام مەشاکیلی زۆرمان هەیە بەپێی یاساکە نابێت ڕۆژنامەنووس بگیرێت دەبینی ڕۆژنامەنووسان دەگیرێن بەپێی یاساکە نابێت جیاکاری هەبێت لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن دەبینین جیاکاریەکی زۆرەکرد لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن و هەروەها ڕێگری دەکرێت لەوەی کە ڕووماڵی چالاکیەکان بکەن سەر ڕایبوونی یاسایە کە تایبەتە بە دەستکەوتنی زانیاریە بینین کە ڕۆژنامەنووسان زۆر بە ئاسایی ناتوانن زانیاریەکانیان دەست هەندێک کات ئەگەر عیلاقاتی شخصی نەبێت لە نێوان ڕۆژنامەنووس و لایەنەکانی تردا ڕەنگە نەتوانن تەنها زانیاریشان دەست بکەوێت و داتاکانیش بابەتی داتاکان کە پرسێکی زۆر گرنگە سەروەری داتاکان بینیمانە لە ئێستادا ینی جۆرەکان لەلایەن نەک لەلایەن ناوخۆ و ڕێکخراوەکانی ناوخۆ بەڵکو تەنان لە نەتەوەی گرتوەکان بینیمانە چۆن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا راپۆرتێکی وردیان بڵاو کردوەوە لەسەر دۆخی داداکان لە هەرێمی کوردستان کە باس لەوە دەکەن گومان هەیە لەوەی کە ئەو میکانیزمانی کە پێویستە بۆ محاکەمەکردنێکی عادلانە لە داداکانی کوردستاندا جێبەجێ نەکراوە کە ئەمە گومانێکی خراپ دروستەکە لەسەر سومعەی هەرێمی کوردستان بۆیە بە شێوەیەکی گشتی ینی هەر لە ساڵی 2020 و ساڵی 2021 زیاد لە 15 راپۆرتی نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە کە باس لەوە دەکەن کە ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان پاشەکشی کردووە بۆیە دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی سەر ڕایبوونی ئەو یاسانەی کە وڵاتان وەک پێوەرێک بۆ دۆخێکی باش بۆ ئازادی دەستنیشانیان کردووە بەڵام هێشتا ئەبینین مەشاکیلی زۆر هەیە و ئاستەنگ و بەربەسی زۆر هەیە بەدەمکاری ڕۆژنامەنووسی باشە کازیار دیارە باست کرد کە ئاستەنگی هەیە لە ڕووماڵکردن و جیاوازیە لە نێوان هەندێک لە کەناڵەکان بۆ ڕووماڵکردن هەندێک کات بە بێویست نییە و ڕێگە پێدراو نیە هەموو ئەمانە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە بەداخەوە ینی هێشتا دۆخی یاخود بیئەی ئەو بیئی کە ڕۆژنامەنووس کاری تێ دەکات هێشتا بیئەیەکی تەندروستنی یعنی هێشتا ئەقڵیەتی حکومڕانی کوردی نەگەیشتوتە ئەو قەناعەتەی کە پێویستە چۆن یاسایەکێ ئەم یاسای بۆ هەمووان وەکو یەک بێت وەکو زۆر لە سەکتەرەکانی کە کاری ڕۆژنامەنووسی بە هەمان شێوە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی تەندروست ئەم کارە بەرجەستە ناکرێت ئەبینین کە ڕۆژنامەنووسان مامەڵێکی لە هەندێک حاڵدە مامەڵێکی دوژمنکارانیان لەگەڵدا دەکرێت ڕۆژنامەنووسان زۆر جار ئەو یاسانەی کە هەیە وەک تۆڵەکردنەوە لە دژیان بەکاردەهێنرێت لە دادگاکان ئەمە هەموو وای کردووە کە جۆرێک لە جۆرەکان ڕۆژنامەنووسان نەتوانن ئازادانە
کارەکەی خۆیان بکەن و ئەو راپۆرتانی کە هەشە لە چ راپۆرتە ناوخۆیەکان چ راپۆرتە نێودوڵەتەکان هەمووی ئاماژەم بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەداخەوانێت کە ژینگەیەکی یاخود لە لیستی ڕەشی ئەو وڵاتانەیە بۆ ئازادی ڕۆژنامەنووسی و بێگومان ئەمانەی کە ئەم ئەقڵێتی مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووس و میدیاکاران بێگومان ئەمە وای کردو لەوەی کە دنیای دەرەوە و ڕێکخراوەکانی دەرەوە باس لەو بکەن کە هەرێمی کوردستان ژنگێکی مەترسناکە بۆ کاری ڕۆژنامەنووسی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە ڕێز لە یاسای کاری ڕۆژنامەنووسی بگرێت ڕێز لە ڕۆژنامەنووسان بگرێت و بەو یاسانی کە خۆیان دەریان کردو لە پەرلەمانی کوردستان مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان بکات بەداخەوە بیدین کە لە هەرێمی کوردستان زۆر جار ئەو یاسانە پشتگوێ دەخرێت و ئەو مافەی کە بە یاسا درراوە بە ڕۆژنامەنووسان ئەو مافی پێ نادرێت. باشە کاک دیاری باسیێواکێڵی راپۆرتە نێودوڵەتەکانیش باسیێوەکەن کە کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا لە پاشە کشەیە ئێوە کوستەنتەری میترۆ بە دوواداچوونتان کردو بۆ ئەمە چی هۆکارە هەرچەنە تا ڕادێک باست کرد بەڵام دەمێ زۆر بە وردی فۆکەس بخینە سەر هۆکارەکانی پاشە کشەی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا. چی وای کردووە ئەم پاشە کشێ بێتە پێشەوە بۆ کاری ڕۆژنامەنووسی چکە ئەگادارین کاری ڕۆژنامەنووسی لە هەر کارێکی دیکە لە هەر بابەتێکی دیکە لە هەر سێکتەرێکی دیکە تۆ دەبێت دەستکراوەتر و ئازاتر کار بکەیت. ڕاستە خۆی من تێ ناگەمانی سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان کە بە تایبەتی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دروشمی سەرەکی کابینەکە چاکسازی بوو. و بابەتی چاکسازی بێگومان ینی پێویست بە کۆمەڵێک چەکە گرنگترین چەکیش پێویستی بە میدیا بوو بکە دەسەڵاتی چوارم پێویست بوو مامەڵێکی تەندروست لەگەڵ میدیا بکە بۆ ئەوەی کە لەو ئەو چاکسازی هەڵمەتی چاکسازی یاخود ئەو شەڕی چاکسازی کە خۆی قەرار بوو بیکات میدیا پاڵپشتی بێ بەڵام بەداخەبوونیان مامەڵێکی ناتەندروستی کرد لەم دۆخەدا نەیتوانی میدیا بکە بە شەریکی خۆی لەوەی کە پێکەوە ڕوبەڕووی ئەو دیاردێ ببنەوانەوە و هەوڵێک بکەن بۆ ئەو چاکسازی کە سەرەکی ترین کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. دیارە لە هەرێمی کوردستان وەکوتم کۆمەڵێک ئەو مەشاکیلانەی کە هەیە لەوە تێپەڕی دوای حزب دەستی وەردان دەکات لە کاری ڕۆژنامەنووسی ئەو ئەمە هۆکارێک بێت بە دڵنیاییەوە ینی حزب لە هەموو سێکتەرەکانە لە کوردستان لە هەموو جمگەکانی ئەم وڵاتە حزب تەواجدی هەیە و بێگومان بەڵام دەکرێت بە دیوە باشە کشی کاریگەری هەبێت خۆی ئەگەر ئەم هەموو جارێک وتومانە ئەو یاسانی کە هەیە لە هەرێمی کوردستان سەر ڕای مڵاحەزەکان لەسەری بەڵام یاسای باشن ڕەنگە لە ئێستادا کۆمەڵێک نوقسانی هەبێت کۆمەڵێک کەم و کوڕی هەبێت بەڵام خۆی لە خۆیدا بە تەنها جێبەجێکردنی یاساکان لەگەڵ دادگاکان سەروەر بن پێویستمان بە هیچ کەسێکیکە نێو هیچ کەس و لایەنێککە پێویست ناکات کە بێن بە دروشم پشتیوانی لە کاری ڕۆژنامەنووسی بکەن پشتیوانی لە ئازادی ڕۆژنامەنووسی بکەن بۆ دەبێت ڕۆژنامەنووسێک دەستگیر بکرێت بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەنووسی دواتر کەسێکی سیاسی یاخود حزبێکی سیاسی بیکە بە ئیمتیاز یاخود بیکە بە جۆرێک لە جۆرەکان بە منەت بەسەر ڕۆژنامەنووسەکەەوە کە ئەم تەداخلی کردو و ڕێگەی داوە ڕۆژنامەنووسەکە ئازاد بکرێت بۆ لە سەرتاوە کارە ناقانونیەکە بکرێت تەنها ئێمە کاری یاسای کاری ڕۆژنامەنووسی هەیە با بە یاسای کاری ڕۆژنامەنووسی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەن ئێمە قەت نەمانەوە ڕۆژنامەنووسان بە دەرنی لە کەم و کوڕی ڕۆژنامەنووسیش هەڵە دەکات کاتێک کە مرۆڤ کاری کرد بێگومان کاری باشەکە کاری هەڵەش دەکات و ڕۆژنامەنووسانیش ناویاندا ڕۆژنامەنووسە بووە پیشەیانە مامەڵی نەکردووە لە هەندێک بابەت کەوتۆتە هەڵەوانەیە بەڵام ئێمە داوامان وایە قانونەکە بۆ کارێکی لەو شێوازەدانراوە بە دڵنیاییەوە ئێمە داوامان وایە کاتێک کە ڕۆژنامەنووسیش هەڵە دەکات بێن بە حاکەمە بکرێت بەڵام بۆ یاسای کە لە هەرێمی کوردستان کە یاسای کاری ڕۆژنامەنووسی تایبەت کراوە بە کاری ڕۆژنامەنووسی بۆ یاسای مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسەکەدا بکرێت بەڵام بەداخەوە لە زۆربەی زۆری کەیسەکاندا بینیومانە کە ڕۆژنامەنووسان بەو یاسای مامەڵیان لەگەڵدا ناکرێت سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت کە باس لە ڕێگریەکان کرد ئێمە لە 10 ساڵی ڕابردووە ینی زیاد لە 1100 حاڵەتمان هەیە لە بابەتی ڕێگری و جیاکاری لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن کە ئەمە ژمارەیەکی زۆرە بۆ هەرێمێکی کوردستان کە مقارنەتەن بە وڵاتان هەم جوگرافیاکی کەمین هەم دانیشتوانێکی کەمین بەڵام بینیمانە کە ژمارەی زۆر لە پێشەلکاری ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و ساڵانە زۆرترین جۆری پێشەلکاری کە دووبارە ئەبێتەوە لە راپۆرتەکاندا بابەتی ڕێگری و جیاکاریە کە دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان و هێز بە تایبەتیش هێزە ئەمنیەکان کە لە زۆر بۆنەدا هێزە ئەمنیەکانن ئەوانی کە ڕێگری دەکەن و بابەتی یاخود ئەو مؤسسە حکومیانی کە هەیە زۆر جار بەداخەوانە بینیمانە ڕێگریان لە هەندێک کەناڵ کردو بۆی کە نایڵن بە شێوەیەکی عادیلانە
هەموو کەناڵەکان مافی ڕووماڵکردنیان هەبوو ئەوەی کە لە یاساکە داهاتەوە ئەو ڕووداوی کە بە ڕێزیشت باسی کردوێنێ بە هەمان شێوە یەکێکە لەو ڕووداوانەی کە لە یاسای کای ڕۆژنامەنووسی مافێکیاوە بە هەموو ڕۆژنامەنووسان بەبێ جیاواسی جا ڕۆژنامەنووسەکان کەناڵی ئەهلی بن کەناڵی حزبی بن یاخود ڕۆژنامەنووسی سەربەخۆ بن هەموو ڕۆژنامەنووس یەک مافی خۆیەتی کە بەپێی یاساکە کە ڕووماڵی هەموو چالاکیشی گشتی بکە دیارە ئەو ڕووداوش کە بابەتی هێنانەوەی تەرمی کۆچبەران بووە بە هەمان شێوە چالاکیی گشتی بۆ پەیوەندی هەبووە بە ڕای گشتیەوە شەقام پێویست بۆ ئاگادار بێ لێوەیە ڕۆژنامەنووسان مافی خۆیان بکە بە شێوەیەکی ئازادان بتوانن ڕووماڵی ئەو ڕووداوە بکەن بەڵام بەداخەوە لەلایەن سەرڕایبوونی هەماهەنگی بەڵام بە پاساوی نەبوونی هەماهەنگی نەیانتوانیەوە بەشێکی زۆر لە میدیاکان ڕووماڵی ئەو بابەتەکەن کە ئێمە پێمان وایە ئەمە ئەچێتە سەر ئەوەی کە دووبارە ناشرینکردنەوە یاخود زیاتر ناشرینکردنی سومعی هەرێمی کوردستانە لە ڕووی ئازادی ڕۆژنامەنووسیەوە لە ڕووی ئازادی ئەوەی کە ئیدعا دەکرێت ساڵانێکی زۆر کە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک مؤسساتی ئەعلامی زۆر ئازادانە ئەتوانن کە کاری خۆیان بکەن لە هەرێمی کوردستان زیاد لە 1000 مؤسسەی ئەعلامی لە هەرێمی کوردستانە مۆڵەتی کارکردنیان هەیە بەڵام مەشاکیلەکان زۆرن یعنی حەزەکە پێم خۆش ئەگەر بە کورتی باسێکی ئەوش کەمێن لە هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی کوردی بەردەوام جۆرەکان بە منەتەوە باسێکە یاخود وەکو دروشتێک بۆ جوانترکردنی سیمای خۆی وێنەی خۆی باس لەو دەکات کە لە هەرێمی کوردستان زیاد لە 1000 مؤسسەی ئەعلامی مۆڵەتیانێ بەڵام منە پرسم ئاسا لە هەرێمی کوردستان زیاد لە 3 ساڵە هیچ کەناڵێکی ئاسمانی ناتوانێت مۆڵەتی فەرمی وەربگرێت لە ئێستا ئێستا مۆڵەتی کەناڵی ئاسمانی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی تەواو وەستاوە ناتوانێت ئەگەر سەر بە لایەنێکی چەند لایەنێکی سیاسی دیاریکراونە بن هیچ کەسێک ناتوانێت مۆڵەتی کەناڵی ئاسمانی وەربگرێت کە لە کاتێکە دروشمی زۆرجار لە بەرپرسان ئەوە بۆ کە لە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر مؤسساتی ئەعلامی لە هەرێمی کوردستانە مۆڵەتیان هەیە و بابەتێکی کە بەردەوام باس لەوە دەکرێت باس لە جۆرێک لە جۆرەکان بوونی ئازادیەکە کرێ بۆ کاری ڕۆژنامەنووسی ڕاستە بە شێوەیەکی گشتی هەمووشێک لە ئازادی هەیە ئەوەی کە ڕەنگە ئەم دیداری من لەگەڵ ئێوە تا ئێستا جۆرێک لە جۆرەکان ئازادی بێ بەڵام کاتێک کە سرعاتون دەبێتەوە کاتێک کە بەرژەوەندەکانەکەوێتە ئازادیەکان ڕۆکەشین بە دڵنیاییەوەنە یعنی ئازادەکان کاتێک کە سرعات دروستە بێت کاتێک کە ڕووداوەکان گەرمترە بن کاتێک کە پرسەکان یاخود بەرژەوەندەکانەکەونە بەترسیەوە ئازادەکانیش کەمە بێتەوە بە تایبەتی لە پرسی خۆپیشاندانەکان لە کاتی لە بابەتە گرنگەکانە ئازادی و شت تۆزەینە بەدوێنە لەو بابەتی کە بۆ منە ساردی و ئاساییە لەمەیە ئازادن بەڵام کاتێکە بابەتێکی گرنگ دێتە پێشەوە جاکاریەکرێ ڕێگریەکرێ کۆمەڵک بابەتی هەر لە 10 ساڵی ڕابردووە ینی چاودێری دۆخەمە داخۆت هەڵسان بە دۆکۆمنتکردنی ئەو پێشەکاریانی کاکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاکردن بە ڕوونی تێبینیەوەمان کرد و ئامارەکانیش ئەوە دەرەخەن ینی هەر ساڵێکە ململانی سیاسی زۆر بوو بێت ناڕزاتەکانی شەقام زۆر بوو بێت گردبوونەوەکان زۆر بێت پێشنکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیادی کرد و هەر ساڵێکیش دۆخە جۆرێک لە سەقامگیری هەبێت و بە تایبەتی ئەو کاتێککە حکومەتی بنکە فراوان لەلایەن پێنج لایەنە سیاسەکەی سەرکردەکەی کوردستانەوە پێکێنرا جۆرێک لە جۆرەکان پێشنکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کەم بوونەتەوە باشە کاردیاری باسەوە کرد ئاستەنگیەکان هەیە و پێشێلکاریەکان هەیە ڕەنگە بابەتێکی دیکە هۆشیاری خودی ڕۆژنامەنووسان خۆیان بێت کاتێککە پیشەیانە ڕووماڵ ئەکەن و پیشەیانە بابەتەکان ئەگوازنەوانێ بە جۆرێک لە جۆرەکان کە ڕێگەیان پێ نادێت و سکاڵا ئەکەن کەم ئەچن بە داوای سکاڵەکان ئەمە لەلایەک و لەلایەکی شەوە ڕەنگە ئەسڵان هەندێک لە ڕۆژنامەنووسان کاتێک کە پێشێلکاریەک ئەبینن هیچ بە شوێنیانە ڕۆن هۆکاری ئەمە چییە؟ ئەخۆ ساردبوونەوەی ڕۆژنامەنووسانە لەوەی کە ئەگەر سکاڵاش تۆمار بکات هیچ نیان بەجەنگەوە یان هۆکارەکە چییە؟ بەڵێ پرسیارەکە و زۆر واقعیە لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە دیارە کۆمەڵێک مافەیە کۆمەڵێک امتیازاتێکە بۆ ڕۆژنامەنووس دیراوە بەڵام لە زۆر حاڵەتەکانە ئەم ماف امتیازاتە پێشێلەکرێ و ڕۆژنامەنووسان نایەن کاتێکە ئەم مافیان لێ ئەسەندێتەوە پێشلکاریان بەرامبەرەکەی نایەن بێن سکاڵات تۆمار بکەن ئێمە لە سنتەری تۆ چەند ساڵێکە ینی ئەو حملەیەمان ڕاگەیاندەوە کە هەموو ڕۆژنامەنووسێک کاتێک کە ڕوبەڕووی گرفتێکی یاساییە بێتەوە ئێمە پارێزەری بە شێوەیەکی خۆبەخشانە بۆ داپینەکەین تەنها بۆ ئەوەی لە ڕێگەی یاساوە بتوانین ئەم دۆسی یەکلا بکەینەوە ئێمە مەشاکیلی سەرەکیمان ئەوەیە کە یاسای کاری ڕۆژنامەنووسی سەرڕای بوونی
بەڵام ڕۆژنامەنووسان نایەن ئەم یاسایە بە شێوەیەکی یان بە شێوەیەکی عملی تەطبیق بکەین بەوەی کە کۆمەڵێک کەیسی زۆرمان هەبێت لە داتاکان با کەیسەکانیش لە ئێسادا نەبێنەوە بەڵام ئەمە خۆی لە خۆیدا بەڵگەیەکی گرنگ دەبێت بۆ لەسەر لە دژی ئەو هەموو پێشەلکاری کە ئەکرێ بەرامبەر بەکاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بەداخەوان ینی جۆرەکان ڕۆژنامەنووسان بێئومێد بوون دەسەڵاتی دادوەری بێئومێد بۆ ینی بە حکمی ئەوەی کە سابقەیەکی خراپیان هەبووە لەگەڵ داتاکان کە لە زۆربەی حاڵەتەکاندا ڕۆژنامەنووسان کەیسەکانیان بەکراوەی ماوەتەوە یاخود لە باشترین حاڵەتە کەیسەکانیان نەبردوێتەوانەیە بۆی ئەمە جۆرێک لە جۆرێک لە ساربوونەوەی دروست کردو لە ڕۆژنامەنووسان ئامادەنین لەوەی کە سکاڵا تۆمار بکەن سەرڕای ئەوەی کە کاتێکی زۆر بە پیرۆ دەدەن ڕۆتیناتێکی زۆر هەیە لە داتاکان و لە دواتریشدا کەیسەکان بەکراوەی ئەمێنێتەوە یاخود کەیسەکانیان ئەدۆڕێنن بۆیە ئەمە وای کردو کە ڕۆژنامەنووسان سارد بن لەوەی کە بتوانن کە لە ڕێگەی داتاکانەوە کێشەکانیان یەکلا بکەنەوە کە ئێمە پێمان وایە ئەمە جۆرێک لە جۆرەکان زەمینە خۆشکردنە بۆ ئەوەی کە ئەم پێشەلکاریانە بەردەوام بێت لەلایەن کەسانەوە ئەگەر ملاحەزەمان کرد لە ساڵانی ڕابردوو لەلایەن دەسەڵاتدارانەوە لەلایەن کەسانی باڵادەستەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پێشەلکاریەکرا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەڵام ماوەی دەبینیمان لە چەند ساڵی ڕابردووە تەنانەت هاوڵاتیانی ئاسایی و خۆپیشاندەرانیش گەیشتونەتە ئەوەی کە پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسەکان بە حکمی ئەوەی کە کەس لەسەر ڕۆژنامەنووس دەستگیر ناکرێت کەس سزا نادرێت بۆ ئەمە ئەیکی وای دروست کردەوە کە هەموو کەسێک بتوانێت پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان باش کات دیاری و کۆتا پرسیارە پرسم سنتەری میترۆکێکە لە ناوەندە گرنگەکان کە بۆ داکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئێوە دەتوانن چی بکەن بۆ ئەم دۆخە دەتوانن چی بکەن بۆ ڕۆژنامەنووس بۆ دروستکردنی هەماهەنگی لە نێوان ڕۆژنامەنووس و لایانی پەیوەندیدار بۆ باشکردنی دۆخەکە بۆ ئەوی کە هەر لە دەستپێکیش باست کرد دۆخی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕۆژنامەنووسی لە پاشەکشەدا بەڵام ئەمە خۆ ناکرێت ئاوە لێ بکەڕێنوانە دەبێت کارێکی بۆ بکەین بۆی کە بتوانین ئەگەر هیچ سنوورێکی بۆ دابنین لەمەی ئێستا پاشەکشی زیاتر نکات. خۆی یەکەم مەرجی سەرەکی ئەوەی کە هەموو هەچ پرۆژێک بکرێت سەرکەوتوو بە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان مهتەم بێ بە بابەتەکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مهتەم نوێ بابەتەکە ڕەنگە قورس بێت چەندین پرۆژە و چەندین میکانیزم و ئالەت بدۆزرێتەوانێ گەیشتن بە نەتیجە قورس بێ بەڵام ئێمە لە سنتەری میترۆ بەردەوام لە پەیوەندیین و بەردەوام لە هەوڵی ئەوە داین کە بتوانین جۆرێک لە جۆرەکان هەماهنگێک دروست بکرێت یاخود پردێکی پەیوەندی هەبێت لە نێوان بەرپرسان و ڕۆژنامەنووساندا ئێمە دیدارێکمانێ دیداری ڕۆژنامەنووسان و بەرپرسان و هەر بۆ زانیاری بەیانیش بە هەماشوانی بە شێوەیەکی دەوریە مانگی جارێک مانگی دوو جار کۆمەڵێک ڕۆژنامەنووس و پامێ لەگەڵ کۆمەڵێک بەرپرسە دانیشتین کویەکەن هەموو کولیقایەکی تەعارفیە هەم بوونی پردێکی پەیوەندی لە نێوان هەردوولادا بەڵام ئەمە بەتەنیا بەس نییە ئێمە لە ساڵانی ڕابردووە کۆمەڵێک خولوی ڕاهێنانمان هەبوو بۆ هێزە ئەمنیەکان بۆی کە چۆن تعامل لەگەڵ ڕۆژنامەنووسان بکەن و بە هەمان شێوەش ڕۆژنامەنووسان چۆن مامەڵە بکەن لە گواستنەوەی ڕووداوەکان ڕاستە لە پرسیار لە قسەکانی بەڕێزیشان دەرکەوت بیدایەت باسان لەوە کرد کە ڕەنگە ناپیشەی ڕۆژنامەنووسان ڕاستە ئەمە بوونی هەیە لە هەرێمی کوردستان بە حکمی کە میدیاکانی کوردستان جۆرەکان میدیای ئاڕاستەکراون میدیای سەربەخۆ کەم بۆتەوانێ بە جۆرێک جۆرەکان یاخود میدیای حەزبین یاخود نزیکن لە حەزبەوانەیە ئەمە وای کردووە کە هەندێک جار ناپیشەی بوون ڕوو بدات هەندێک جار بە پێی ئەجێندا و پلانی سیاسی حزبەکەم کەناڵی ڕاگەاندنەکە کارکان بەڵام ئەمانە نابێت بکرێنە پاساو بۆ ئەوەی کە تۆ پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکرێت بۆیە ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستان دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی پاشەکشەی کردووە و ناوبانگی هەرێمی کوردستان لەکەدار بۆیە ئەبێ سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان مهتەم بێت بە ناوبانگی خۆیەوە واتە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە لە ناویشاندا سنتەری میترۆ پێکەوە بتوانین میکانیزم بدۆزینەوە و ئالەت دۆزینەوە بۆ ئەوەی کە بتوانین دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی بەرەو باشتر بنین. بەڵێ دەست خۆشحاڵ زۆر سپاس زۆر سپاس بۆ دیار حاجی محەممەد بەڕێوەبەری سنتەری میترۆ بۆ دادکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان بە خێراتی زۆر سپاس.